طالب بنيراني نوصل شوار من توارا نقيم لألقيك 3 ساعات صفر هات مولاتان لم القيدا باس لا همو أوجمو جول السربازيان دكين كأمريكا لناوتشكا لنروجلاتنا والراس للدورو بري إيران قرتيوتي بار بو آنوساتي هيرش كدنا سر إيران بلام هيشتا ديار نية و بيجبينيش ناكريت لويكا كي أم هيرشا بو سر إيران لأن أمريكا ورددات أما لكاتك دايح كبرپرسانی سربازی و سیاسی ئێران ئەوانیش بەردەوامن لەوەی کە ورە پەخش بکەن لەوەی کە ئەوانیش ئامادەن بۆ هەر ڕوبەڕووبوونەوەیەک لەگەڵ ئەمریکا. تاوەکو ئێستا سێ کەشتی زەبەلاحی فڕۆکە هەڵگری ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دەوروبەری ئێران جێگیر کراون. کەشتی چوارەمیش کە کەشتی جۆرج بوشە بەڕێگەوەیە لەلایەکی تریشەوە بەدەیان و سەدان فڕۆکەی جۆرا و جۆر لە ئامادەباشیدان بۆ ئەم هێرشەکە نازانرێت کەی دەست پێ دەکات. لەلایەکی ترەوە ئێرانیش لە عەرزکردنی موشەکەکانی لە باسکردنی موشەکەکانی لەوەی کە ئەمیش دەستەوەستان ناوەستێ لە هەگەری هەر هێرشێکی ئەمریکا بۆ سەرە وڵاتە بەردەوامە. لە بەشێکی تری ئەم پرۆگرامەدا باس لە شەڕی درۆن دەکەین لە ئێستادا بەتایبەت لە نێوان ئۆکرانیا و رووسیا کە چۆن درۆنە کۆنەکان وەلانراون و درۆنی پێشکەوتوو ئێستا بەکارێنن و درۆنی تەردار بەکار دەهێنێت. هەموو ئەمانە لەگەڵ عەقید سەلام ئەسعەد ڕاوێژکاری 964 بەکارەباری سەربازی باس دەکەم. جەناب عەقید بەخێر بێیتەوە. سپاسانەکەم خۆشتان بەخێر بێنەوە. لە کەشتیە زەبەلاحەکانی ئەمریکاوە دەست پێ بکەین کەشتی فڕۆکە هەڵگرت. ئێستا ئەبراهام لینکۆڵن کەشتی ئەبراهام لینکۆڵن لە عمانە. لەلایەکی ترەوە جێرال فۆرد لە نزیک مەغریبە هاری ترومان لە دەریای سوورە ئەوە خەریکە کەشتی گەورەی جۆرج بۆشیش لە ئەمریکاوە بەڕێ دەکەوێت هەر بۆم ناوچەیە. هەر بەڕاستی ئەمە چی ڕوودەدات ئەم هەموو کەشتێ فڕۆکە هەڵگرە زەبەلاحەی ئەمریکا لەم دەوروبەرە؟ ئەمان پێویستی بۆ هێزە هەیە بەرامبەر بە ئێرانە بەڕاستی. یعنی ئێران وڵاتێنی ئاوها ئاسان وەکو عێراق نییە بڵین لەو کاتەی کە لە ساڵی 2023 لە 91 کە لێدرا پێویستی بە هێزێکی زۆر بەخۆتە موشەکێ زۆریوێتن لەبەرەوە ئەم حامیلەی تائیراتانە هەمووی بەڕێەکەوێتن بۆ ئەو ناوچەیە تەواو کۆنتترۆلی ئەوێنانە بکە. بەلایەن جیرال فۆردەوە بڵین لە لای ئیسرائیلەوە لە دەریای سپی ڕنگ بێ لێنانەوە بکەوێتە شەڕ دەست پێ بکە و هەمان کاتیشە ئیسرائیل بپارێزیە. ئەبراهام لینکۆڵن وا لە دەریای عارەبە 400 میل نێزیکەی 600 کیلۆمەتر ینی دوورە لە ئێرانەوە. هاری ترومەنیش لە دەریای سوورە. جۆرج دەبڵی واشنگتن ینی لە 2024 لە یابان بوو لەوێ سیانە ئەکرا دوای ئەوەی کەوتە کاروانە گەڕایەوە بۆ واشنگتن بۆ ئەمریکا لەوێ سیانەی کرایەوە دووبارە دەستکاری کرایەوە چونکە ئەمە تەمەنی 6 مانگە لە دەریا بێ بسوڕێتەوە گەڕایەوە بۆ ئەم ناوچەی بڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕنگ بێ لە 14 تاکو 15 مانگی سێ نەورۆز بگاتە ئێرە. ئەویش ئەبێتە ئەسناد بۆ ئەو سیانەی کرد. زۆر باشە. ئێستا ئەم کەشتیانە ینی بە شێوەیەکی گشتی هەدەفەکان ئێرانە و چەندێک لە ئێرانەوە ینی دوورن. ینی بڵێن هاری ئەبراهام لینکۆڵن وەکو بە جەنابتم وت 600 کیلۆمەتر دوورە لە ناو دەریای عارەبە. هاری ترومان لە دەریای سوورە. جێرارد فۆرد پێش 2 ڕۆژ لە مەزیق جەبەل تارقەوە ڕەت بوو لە لای مەغریبەوە هات. سرعتێکی تایبەتی خۆی هەیە بە سرعتی 55.6 کیلۆمەتر لە سەعاتێکە ئەڕوە ئەگاتە ناوچەی دەریایی بڵێن لە ناو دەریای سپی ئەگاتە نێزیک ئیسرائیل و ڕنگ بێ لەوێ جێنشین بێتن نەپەڕێتەوە بە قەنات سوێسە ئەلەو ناوچەیە ئەمێنێتن بۆ شەڕ ئەلێوێنانە. زۆر باش. لوبی مەترسیەکانی ئەم کەشتیانەکە ئێسێمە باسیەکەین فڕۆکەکانی سەرەتی. ئێستا بە هەموو کەشتیانەی کە باسمان کرد لە ناوچەکەن چەند فڕۆکەی ئەمریکی لەسەرەوە چەند فڕۆکە لە ئامادە باشیدا؟ هەگەر بڵین لە 3 دانەی لە جێرال فۆرد و جۆرج بۆش بگا لەگەڵ ئەبراهام لینکۆڵنە نێزیکەی 280 فڕۆکەی لەسەرایە بڵین لەگەڵ ئەنزارم و بەکریشی لەگەڵایە و 280 لەگەڵ مەجموعای هەلیکۆپتەر پێکاتوە لە 6 تا 9 هەلیکۆپتەر زیاتر نییە. جگەلەوە فڕۆکەی ئەفەشدە سوپەرهۆرنێت کراوڵەرت هەیە ئەویش 7 دانەیە لەبانی ینی لەگەڵ ئەمانەیە بە کۆی گشتی 280 فڕۆکەت ئامادەیە بۆ شەڕ ئەلەو ناوچەیە. ئەمە ڕەنگە گەر شەڕیش دروست بێ زیاتر بکە. ئێمە ئێستا باسی
حامیلەی تایراتەکەین باسی دەریاکەین ئێمە بەس باسی باسی زەویمان نەکردووە چەندێکی لێ بەڵێ ئەمە زۆر 280 فڕۆکە ئامادەیە کە بادام باسی حامیلەی تایراتەکەین کەشتی فڕۆکە هەڵگرەکەین لە یەکلایکردنەوەی شەڕا چی ڕۆڵێکی هەیە کەشتی فڕۆکە هەڵگر چ قورساییەکی هەیە ئێمە کە باسی ئەمە ئەەکەین تۆ حیساب بکە ینی قاعیدەیەکی جەویە هێزی ئاسمانیە تۆ ئەیجوولێنی تۆ بۆ نێزیک هەر وڵاتێ پێویستی پێبێتن ئێستا کە ئێمە باسی قاعیداکەین بڵێن قاعیدە و مەتار جیاوازی چییە؟ قاعدە یانی جەناحی هەندەسی بەشی ئەندازیاری تەواوی تایە لەبەرەوە پێوێترێ قاعدە مەتار ئەو بەشەی تیانە تەنها فڕۆکە لێنشێتەوە سوتەمەنی وەرەگرێ و شەکە بەسرێتەوە شەڕەکە بەڵام کە تێکچوو ناتوانانی باشی کەیتەوە لێنانە لەو کاتە مەجبوری باڵەکانی لێکەیتەوەی کەیتەناو فڕۆکەیەترەوە بارێکەکەی ئەیبەی بۆ قاعدەیە کە بتوانێت لەوێ چاک بکرێتەوە ئەمانە قاعدەیە حیساب بکە هەر دانەی ئەگەر بڵێ نەوەت فڕۆکەی لەسەرایە سربی ئەگەر سربی فڕۆکە پێک هاتبێ لە 20 تاکو 24 فڕۆکە تۆ حیساب کە قاعدەیەک لە شارێکە یعنی ئەگەر کۆن باباسی کۆنت بکەمەوە مەسەڵەن قاعدەی حڕیە الحرية لشاري كركوكا ومطاركي كركوكا قاعدة وقاعدة الحرية سيا سربي تيابو سربي يكو سربي يانزو سربي بينش وهتا سيا سربتو لشاري داناوا بوشر جنگ برانبر بإيران شاريكي وكو كركوك كنوتي ليه بلان تو أم حاملي طائرات تشوار سربي لسرايا لو شارك قولترو يمكن صعب وكرا زخمترو بالله لە ناو هەمووم کەشتیانەدا زۆر چاو لەسەر یان باسی جەرالفۆرد دەکرێت کە گەورەترین کەشتی جەنگی ئەمریکایە و بگرە لە جیهانیشدا بۆچی هەموو چاوەکان لەسەرم کەشتیان سەبەلاحی ئەم کەشتێ لە چیایە جێرالفۆرد ینی ئەمە هەندێک داتا و ئامارە کاک بەڵێ ئەوانە فڕۆکەی F-35 و بڵین F-18 انذار مبكر او اكسب بچووکەکانی کە لەسەرە ئەمەش حاملەی تایراتەکەیە بەڵێ بڵین ئێستاکە ئەگەر باسی هەمووی ئەوانەی تر بکەین حاملەی تایراتی ئەمریکی جێرالفۆردی لێ دەربکە ئەوانەی کە هەمووی لە نێوان 330 مەتر درێژیەتی بەرزی لە نێوان 78 پانی 72 مەتر بەرزیەتی بەڵام جێرالفۆرد درێژی 368 مترە ینی بەلای 30 متر زیاتر لەوانی 30 متر لەوانە زیاتر زەخمترە دوو مەچینی ئۆتۆمی پێوەیە مەفاعل نەوەوی جگە لەوە 90 فڕۆکەی لەسەرایە بەڵام کارمەندەکانی سەری 4500 وەکو نیمەتز نییە 6000 بێتن لەبەرەوە تکنۆلۆژیایەکی زۆر بەرزیتیایە ڕاداراتێکی زۆر بەرزیتە بەرگریەکی ئیجیتسی تایە جیاوازە ئەمانە ئەلکترۆنیە ئیشەکەن یعنی ئەم موشەکانە بێ ئەفسەر خۆی ئۆتۆماتیکی شەکاتن قفڵەکاتە سەرەدە فۆکەوێتە شەڕە بەرزی ئەم جێرالفۆردە هەروەکو سەیری باڵەخانەیە بکە لە 24 قات بۆی بزانی بەرزی جێرالفۆرد چەندێکە 82 متر بەرزە زۆرە 85 متر پانیەتی هەتەم مەلعابێکی تۆپێن 3 دانە 4 دانە بێتن جێرالفۆرد ئەوانەی کە بە مستەوای ئەمەیانی ئەوە جیاوازەکەی جێرالفۆردە فڕۆکەکانیشی هەمووی سوپەر هۆرنێتە لەگەڵ F-35 بە دوو جۆری هەیە ڤێرتیکەڵ عامودی وەکو هەلیکۆپتەر بەرزەبێتەوە ئەشە منجەقەکەی ئەوێتن بۆی هەڵیدا بە ئاسمانە ئەوەیە جیاوازیەکەی جێرالفۆرد بەس پێش بەڵام عینی لە ببوورە لەمان کاتە سورعەتیشی هەر عینیشتە 55.6 بڵێ بۆ 56 ئەڕواتن بە ئاخیر تااقەتی خۆی کە بتوانێت 6 کیلومتر لە کاتژمێرێک بەڵێ 55.6 بڵین باشە پێش بەرنامەکە باسی ئەوەت کردیانەوە سەرنجیبنی ڕاکێشا کە جێرالفۆرد کەشتی جێرالفۆرد ئەستەن ئەبێ ئێستا لە چاکردنەوەیە بێت یعنی لە خزمەتان نەبێت ئەم دەقەیە چۆن دەبێت یعنی ئەوە ئێستا چەندێکە لە دەریایە بۆ دەبێت لە چاکردنەوە بێ بۆ دەبێت لە سیانەکردنەوە بێ و چۆن بەردەوام دەبێت مەترسی لەسەر هەیە ئێستا تەمان تۆ مەترسی هەیە لەسەری تۆ هەتاکو ئەگەر باز بگەین ئەگەر سیارەیە بکڕیتن ئەڵێ زەمانی 100,000 کیلۆمەتریان 6,000 کیلۆمەترە تۆ ئەمەش هەروەهایە سیانەیەوێ چاکردنەوەیە ئەمانە تەمەنیان نۆک تەمەنی کۆتاییان تەمەنیان 6 مانگ لە ناو دەریا ئیشەکە لەبێ بوەستێت
کەوەستا سیانەیەکی کاملی بۆکەن هەموو جانی بەڵێ ئەیەوێتن پێویستی پێێتن بەڵام جێرالد فۆرد ئەگەر سەیری حاڵەتی بکەین لەوەتی هەیە شەشمانگەکەی تێپەڕان لە دەریا بوو ترامپ یەکسەر نردی بۆ فێنزەوێلا نەی هێشتا بوەسێتن بۆ چاکردنەوە و سیرکردنی سیانەتی ئەمە نردی بۆ ئەوێنانە لە فێنزەوێلا کاری خۆی کردەوە بوو سەرۆکیان بردو لە هەمان کاتە ئەبایە بگەڕاوێتەوە ڕابوەسێتن لە واشنگتن یان لە مینایەکی تر بۆ سیانە بکرێتن بەڵام ترامپ بەبێەوەی بگەڕێتەوە بۆ جەنەراڵەکان یەکسەر فەرمانیدا بێ بجوولێتەوە بێتە ئەم ناوچێ واتە حوت مانگە بەرەو حوت مانگ ڕۆی لە ناو دەریایە خۆیە بێ 6 بێتن ڕابوەستێ ئەوە بۆ حوت بکەوێتە شەڕ لەگەڵ ئێرانە مانگێکە رەخایەنێ بڕۆ بەرەو 8 مانگ واتە بۆی هەیە تێکچوون و ئەوانەی تیا بێتن هەتاکو لە هاتنی جێرالد فۆرد یعنی مودەمیرەیەک لەگەڵ ئوستوڵەکەی جێرالد فۆردا ویستی سوتەمەنی وەربگرێتن لە ئەو واخیرە کە سوتەمەنیە داتێ خۆی پیاچێشە زەرەر بە هەردووکی گەیی ئێجا شڕایانی نەگەروتی ئەبێ بڕوات بۆ حاڵە شاتن ئەوەش حادسەکەی دیارە ینی کە ڕوویدا واتە پێویستی بە ڕاوەستانە ئەمە لە ڕووی ئەوەی کە مەسەڵەن کەشتێکە خۆی پێویستی بە نۆژەنکردنەوە ئەی کەسەکانی ناوی ڕۆژنامەی وۆل ستریت جۆرناڵ دەڵێت یعنی بەشێک لە کەشتیوانەکانی جێرالد فۆرد دەڵێن بێزار بووین و ڕەنگە واز بهێنین لە ئەرکەکەمان لەبەرەوە 6 مانگ لە دەریا بووین وەکو جەنابەت مانگێکیش بە شەڕی ڤەنزوێلا ئەوانەوە 7 مانگ و ئێسش دیار نییە چارە نووسیان ماندوو بوون دانێ واز بێنن هەر بەڕاستی ئەو کەسانێ لە ناو ئەم کەشتیان و کەشتیوانەکانی ئەم ئیشیانەوە تااقەت پڕوکێنە ئیشکردن لە ناو حاملەی تایرات سەختە ئاسان نییە تۆ حیساب بکە 6 مانگە تۆ لە ناو دەریای هیچ تێ نبینی تەنها دەریاکە بینی ئاو و ئاسمانە ئەم کەسانە نە دارێکە بینن نە سیارەیەکە بینن نە خەڵکە بینن هەر ئاینی دەم و چاوەکە بێکەوە زۆریشیان ئەمانە خێزانیان هەیە مناڵیان هەیە پێویستیان بەوەیە کە ئیجازەیان هەبێتن و بگەڕێنە ناو شار و لەگەڵ کوسبکاری خۆیانیان بێتن تااقەتە ینی شتێکی دەرونی زۆر سەختە بۆ ئەوانەی کە ئەمێنن تایبەتی ئەگەر سەیری فڕۆکەوانی حاملەی تائیرادەکەی جیاوازە لەگەڵ فڕۆکەوانی ئەمانەی کە لەسەر زەوی ئەفرنوەنشتنەوە ئەمانە حاڵاتی نەفسیان جیاوازە ینی لە چ فڕۆکەوانێکە پرسی لە دنیاە پێی بڵێ مەترسترین کات بۆ تۆ لە کاتی فڕۆکەیە چێڵێ کە دابەزمە بەن حاملەی تابات وازانم ئەچمە ناو تابوتێکەوە شتێکی بچووکە بینێ لە ناو دەریایەکی گەورە بە فڕۆکە دێتە بانیەنشێتەوە هەتاکوکانشێتەوە فڕۆکەوانی حاملەی تائیرات لەگەڵ فڕۆکەوانیەوەی لەسەر زەویایە ئەمە فڕۆکەکەی زیاتر عزیێتێدا کەی کێشێ بە عەرزا بە قووەتەیە ئەوانەی کە جیاوازن کە داشە بەزیە هەتا کوسەی کە ئێرثرتل پاوەڕ فولەدا نەوە قولابەکە نەیگرێ ئەو سیمانەی بنی قولابی فڕۆکەکە نەیگرێ بۆی بتوانێتن بەرز بێتەوە بڕوە وە زۆر حادسە شاوە بووە حاڵاتیانی فڕۆکە کەوتۆتە ناو دەریایەوە نەیتوانی وەڕا بەرز بێتەوە و ئەوکەوێتن ئیتر جیاوازەکەی ئەمانە پێویستیان بە ئیجازێ پێویستیان بۆیە لەگەڵ کەسوکاری خۆیانە بن لەگەڵ هاوڕێە بن دابنشن خۆی زانی ئەوروپا و ئەمریکا ینی هەموو شتێک هەڕابواردن و دیسکۆ و کەیف و میوزیک و ئەوانەیە بۆیەمان 7 مانگە لە ناو دەریای گیریان خواردووە بێزار بوون بێزار بوون وازدێنن وڵا حەزەکەم باسێکی جێرالد فۆرد لەسەری بەردەوام بەم ئەم کەشتەوە نەزەبەلا حتا تایبەتمەندیەکانی دیکەی یعنی ئەوەی کە جایە کاتەوە لە هەر کەشتیەکی دیکەی فڕۆکە هەڵگر چییە؟ یەک مەنزوماتێکی ڕاداری زۆر بەهێزیتیایە زۆر پێشکەوتووە وەکو حاملەکانی ترنیە نیزامێکی بەرگری سەریە لە جۆری ئیجیتس و جگەلەوە بۆ بەرگری نێزیک لە جۆری سیڕام هەیەتی جگەلەوە لە موشکی تۆماهۆک کروزەکان نوێەکان ینی ئەمەی کە ئەم پێەتی ئەوانەی کە پێیان نییە وەکو ئەمە هەتاکو هێزی بەرگری خۆی لە حاملاتی تایرات لە ئەبراهام لینکۆڵن و ئەوانە بەهێزترە ئەوەیە جیاوازەکەی جێرالد فۆرد لەگەڵەوانی کە جۆرج بۆش جۆرج دەبڵی واشنگتن پێتم وتە ئەویش کۆن نییە لە 1992 هاتە مەیدانەوە بەڵام هەر توانای جێرالد فۆردی نییە نەخێر باشە کەشتێکی وەک جێرالد فۆرد دەڵێن زیاتر لە 4500 لەسەرە باسی ئەمەت کردیانی کە ئەمانە چی دەکەن ئەم ژمارە زۆرەی بۆ چییە هەر بەڕاستی دەتوانرێت ژمارەکە کەمتر بێت لە کەشتێکی ئاوایە
يعني من نخير هديك ويشي خوي هي ودبيت لوي من جاب يعني بيش برنامج باسي اوش بوكردم مثلا تنانت فروكوانيش كمثلا فروكيك لسر ام كشتيانو برزه بيتوا ارككي جبجيك او دغرته فروكواني كتر جاري كتر الله سيتو يعني يك فروك دو جار يك فروكوان برزه بيتوا برز نابێتەوە خۆی سەکە کە باسی جێرال فۆردەکەی ئەڵی 4500 بەڵام نیمیتز 6000 جۆرج دەبڵ بۆش لە نێوان 5500 کەسە ئەم کەمترە لەبەر تکنۆلۆژیاکەی کە باسمان کرد ئەمانە ئەم کارمەندانە تۆ پێویستیت پێیەتی جارێ خواردنی 4500 کەس تۆ بێ مەتبەخت هەبێتن پێک هاتووە لە دوو بەشی یەکەمی نێزیک 3000 کەسن ئەمانە ئیشیان پێوترێ بەس تەژغیل ئیشکردن و سیانەت تۆ دوو مەفاعلی نەوەویت هەیە لە ناوی مەفاعلی نەوەی بە ئاوی شیرین سار دەکرێتەوە بە ئاوی خێوا و نابێتن نەڵی لە دەریا و ئاوم زۆرە نەخێر ئاوی شیرینیوێتن ئەمانە ئیشیان لەسەر ئەمەیە ئەم 3000 کەسە طبعاً تۆ ئەندە زیارەت هەیە فڕۆکەت هەیە تێکەچێ فڕۆکەت هەیە بە تەواوەتی ناتوانانی بەکاری بێنی هەڵەسی فرەیە دەیتە ناو دەریاکەوە ئەوە نییە بەجێ هێڵی لای خۆت جگە لەوانەی کە لەو 3000 کە ئیشیان ئەمەیە ئەوانەی کە پێک هاتووە لە فڕۆکەوان هی هەلیکۆپتەرەکان و ئەنزاری موبەکرووانە هەندە زیاری ڕادارت هەیە قیادەت هەیە ئەدمیراڵت هەیە لە ناوی جگە لەوانە تۆ هێزێکی تایبەتی تریشت هەیە لە ناوی کە نەیڤی سێلس ئەم هێزە تایبەتە نێڤێسەلس ئیشی چییە؟ ئیشی ئەوەیە ئەگەر هات و فڕۆکەوانێک کەوتە خوارەوە لە ناو دەریا بێران لە ناو خاکی دوژمنە بێتن بڵێن بۆ نمونە لە ناو ئێران دەست بە جێبە هەلیکۆپتەر هەڵەسن بۆی هێزی ئاسمانی هاوکاریان نەکاتن بۆی بتوان فڕۆکەوانەکە هەڵبگرن و بیگەڕێنەوە ئەمەش ڕوویدا لە شەڕی سربیا ینی ئەو کاتە شەڕی بۆسنەوە هەرسێک ئاینی لەبان حاملەی تاعیرات نەیڤی سێلس هەستا و فڕۆکەوانەکەی گەڕانەوە ئەمانە ئیش و کاریان ئەوەیە لەسەری زۆر باشە زۆر جار باسی ئەوەت کردووە کە لەم شەڕانەدا ئاسمان کۆنتڕۆلکردنی ئاسمان شەڕەکە یەکلایی دەکاتەوە ئێستا بەم کەشتە فڕۆکە هەڵگرانە و بە قاعدە سەربازەکانی ئەمریکاوە چەندە فڕۆکەی تایە ئاسمان کۆنتڕۆل دەکرێتەوە بۆ ئەمریکا ئێران بەڵێ تۆ ئەگەر سیر بکەی هەفتەی ڕابردوو ینی 5 ڕۆژ لەمەوە پێش بڵین ئاوات تقریبی زیاتر 25 فڕۆکەی فیول سوتەمەنی لە ئەمریکاوە هات بۆ ئەرەوە ئەوروپا هەر فڕۆکەیە 4 فڕۆکە بەدواوەی بوو لە جۆری F-35 F-15 جگەلەوە دوو دانەی لە فیولەکانە F-22 ڕابتەری لەگەڵا بوو F-22 ڕابتەر وەکو باسمان کردو ئەمریکا 185-86 فڕۆکەی زیاتر نییە 186 تۆ ئێستاکە چلی تێناوەتە ئەم منتیقەیە لەو فڕۆکەوانە کە لە دەرەوەی ئەمریکاش نافرۆشرێ بە نادرێ بە هیچ وڵاتێکی تایبەتی خۆی ئەمریکایە جگەلەوە تۆ ئەواکست هێناوە 6 ئەواکسی هێناوە بۆ ئەم ناوچەیە ئەم 6 ئەواکسە طبعاً ئەواکس ناتوانێت موشکی بالستی ببینێت چونکە ئەمە هایپەرسۆنیکە بەرزە بێتەوە چێتە 20 کیلومتر بەبانەوە لە طبقەی ستراتۆسفیر دەرەچێ و دابەزێتەوە بەڵام هەموو موسەیاراتێک و هەموو موشکێکی ناوەندی و هەموو فڕۆکەیە لە ئاسمان بێ بەڵێ ئەیبینێتن 6 دانە زۆر زۆرە لە جەنگی عێراق و ئێران لە بووبورە جەنگی 1991 ئەمریکا عێراق دوو دانەی هێنابوو دانەیەکی لە سعودیە بوو دانەیەکی لە تورکیا سوڕایەوە عێراقی هەمووی کۆنتڕۆڵ کردبوو ئێساکە تۆ 6 دانە تێناوە وەڵا حەزەکەم بە کۆی گشتی پێم بڵێ یانی چەند فڕۆکەی هێناوە بۆ دەوروبەری ئێران 500 فڕۆکەی هێنەوە 500 فڕۆک 500 بەبانەوە زیاتر 500 زیاتر باشە ئەمەیە جیازی ئەو کاتم بۆ بکەی وەکو باست کرد ساڵ 1991 لەگەڵ 2003دا ئەو فڕۆکە ئەمریکانەی کە ئەو کاتە بەکارهێنران لەو شەڕانەدا ژمارەکە چەندی فەرقە لە ساڵی 1991 ئەمریکا ینی بڵین هاوپەیمانان 1800 فڕۆکەیان هێنا پێک هاتبووە فڕۆکانە لە جۆری F-15 لە جۆری F-16 لە تۆرنادۆ لەگەڵ بڵین F-117 نایتهۆک شەبەحیەکە ئەو کاتە
لەم فڕۆکانە پێکات بوو کە هاتە سەر عێراق تەنها ئەو کاتەش 1990 کە باسیم کردووە F-14 تۆم کات یەکجا هاتە سەر عێراق ئەویش بوو ئەوەی بڵێ مەسەڵەن تەواو کۆتایی پیاد خانەنشینە بێ ئاخیر شەڕە بەشداری کردووە کە لە عێراقی داوە ئەویش دوو دانەی لای مووسڵ بوو دوو دانەشی لای بەغا هات هین بوو بەڵام F-15 لەگەڵا بوو بۆی بیپارێزێت چونکە میراج F-1 هی عێراق ئەو کاتە توانای ئەوەیە ڕوبەر بێتن 1800 فڕۆکە ئەو کاتە هێن نابووی بۆ نمونە مەفاعلی ئۆتۆمی عێراق هی شاری ناسریە هی کارەبا ئەو کاتە عێراق ئەیتوانی کارەبا بە تورکیا و بە ئوردن و بە خۆی و بەبێ وەستان بیدا بەسای ئەو مەفاعلنەوەویەوە ئەو ئۆتۆمیەوە ئەمریکا بە 9 فڕۆکەی F-16 لێیدا و 11 جار لێیدایەوە دوایەوە لەو شۆنە تەواو بنەی تەحتی وێران کرد بەڵام لەم کاتەیە پێویستی بەوە نەکاتن بۆ جیاوازی گۆڕانی تەکنۆلۆژی ئەم فڕۆکانە لەگەڵ ئەو سەردەبایە چییە یانی گۆڕانی تکنۆلۆژیا لەگەڵ گۆڕانی موشەکە ئێستاکە بۆ نمونە دوو F-22 ڕاپتەر ئەتوانێ ئیشی ئەو نۆفڕۆکەیە بکاتن و لە هەمان کاتە نەوەک بەسە و شۆنە بدا لە شۆنی کەش بداتن ینی لە 3 هەدەف بداتن نەوەک یەک هەدەفێ ینی ئێستاکە گەر بڵین 500 فڕۆکەت تۆ هێناوە ئەو کاتە 1800 بوو ئەم 500 حیساب کە یەک بە چوار یەک سادی شوارە چونکە توانای موشک F-15 لەو زمانە 12 موشکی هەڵەگەر ئێستاکە F-15 یان هەیە یەکە 24 موشک هەڵەگرێتن زۆر کاتە توای بڵێ فڕۆکەی بەرامبەر بە چەند فڕۆکەی و سەردەمە بەرامبەر بە 4 فڕۆکەی ئەو سەردەمە و زیاتریش ڕنگ بێتن بۆ هەدەفەکانی بێتن کە ئەو موشکانی هەڵێگرێ ئەو شۆنانە لە ناو بداتن نەخێرەستە تۆ موشکی هارمت هەیە موشکی عجایبت هەیە ینی ئێمە گەرباسی ئەو زمانە بکەین بڵێن کە ئەکەوت نەشەر لەگەڵ فڕۆکەی عێراقا وەکو میراج یان مێک 25 ئەو کاتە موشکی ساید ویندەر سپاڕۆی بەکارهێنا هەر جۆری ئامرامە بەڵام ئەوانە 48 کیلۆمتر بوو ینی ڕاست BVI بیۆند ڤێژۆ ڕەنج دەرەوەی بینینە بەڵام ئێستا تۆ موشکی هەیە 300 کیلۆمترە 48 کیلۆمتر لە چۆ لە ساڵی 1990 300 کیلۆمتر لە چۆ جیاوازیەکە زۆرە تکنۆلۆژیا زێر پێشکەوتووە ئەو 500 فڕۆکەیە من بە 3000 فڕۆکەی ئەو کاتە دایانێم زۆر باشە یەکێک لە بنکەهرە گرنگە سەربازەکان دیێگۆ گاریسیایە کە جەنابەت زۆر لە بەرنامەکانی تریش باست کردووە بۆ ئەم شەڕە بە تایبەت ئێستا بنکەیە ناکۆکی دروست کردووە لە نێوان بەریتانیا و ئەمریکا ئەوە لەسەر چی و بۆچی خۆی وەکو پێشا باسیم کردووە ئەم بنکەیە خۆی هی بەریتانیایە هی ئەمریکانیە بەڵام ئەمریکا بەکاری دێنێ بەڵێ دیێگۆ گارسیا بەریتانیا ئێستا ئەمریکا کە لێنانە بەکاری دێنێتن ئەگەر ببێتە شەڕ موشکی ئێران ئەگاپی نەوەک ناگاپی جۆرە موشکێکیە ئەگاپی لێدا زەرەرێکی زۆر پێگەیەنێتن لە هەمان کاتە قەناعەت بکە من واکە و باسم کردووە سەرۆکەکان سیقایان بە یەکتری نییە ئەمریکا ئەوها بڕوا دەسەخاتە سەرەوە لە دەست بەریتانیا شێسەنێتەوە وەکەوەی کە داوای گرینلاند و کەنەدا و بازە شوێنێکەکە بەریتانیا بیر لەوە کاتەوە لە دوار ڕۆژ یەک زەرەرێکی زۆری پێگا خەرجەکە کەوێتە سەرخۆی دووش ئەمریکا لەوێ دەرناچۆ تەواو بۆ خۆی گلیەداتەوە ئەی خەترن دەسیەوە ئەوەیە کێشەکەی دیۆگۆ گارسیا ئەمریکاش وازە دیگۆ گارسیا ناهێنێ مستەحیلە لە کۆی ئەو 11 کەشتیە فڕۆکە هەڵگرە گەورەی ئەمریکا ئێستا سیانی لە خۆرەڵاتی ناوەڕاست دانێکی تریشی بەڕێوەیە ئەی کەشتەکانی تری لەکوێن بوو بە تایبەت باسی نیمیتس کە ماوەیە هەر زۆر باسی دەکرا ئێستا تەنگی نەماوە ئەم کەشتێک کەوتۆتەکوێەوە نیمتز هەر وەکو خۆی کۆن وتومانە بەناو ئەدمیراڵی ئەمریکی بوو نیمتز کە لە جەنگی جیهانی دووەمە لە محیطی هادی لێنانە شەڕێک دژی یابان ئەمە خۆی لە ساڵی 1968 دامەزرا لە 1975 هاتە خزمەتەوە نیمتز یعنی تەمەنێکی زۆر دوور درێژی هەیە کە بەشداری زۆر شەڕی کردووە لە جەنگی ئەفغانستانە عێراقا لە زۆر شوێنە ئێستا کە کشایەوە بەرەو ئەمریکا تاو نیمیتز دوای ئەنتەرپرایز کە خانەنشین بوو پارچە پارچەکە ئێستا سەرەی نیمیتزات نیمیتز کشایەوە بەرەو ئەمریکا و لە مینە ڕائەوەستێتن و کۆتایی پێدێتن و خانەنشینەکرێت ئیتر نیمیتز نامێنێت لە مەیدانە کۆتا ئەو ناوە هەڵەسێ نامێنێتن یعنی 26 ئەم ساڵ تاو هەبێ ڕابوەستێ نیمیتز توانایەوەی نەما زۆر باشە مە باسی ئەمریکا با ببینە باس سەرباسی ئێرانیش بۆ ئێرانیش وەک لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم پێ کرد دەسەپاچە ناوەسێ
و هەر هەڕەشەش دەکات. ئێستا ئەو چی ئامادە کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا؟ ئێران لە ماوانەی ئاخیرا بڵێن لەگەڵ رووسیا و ڕووس بە دەرەجە دوو ینی ڕاستی چین ینی ڕووس تەنها ئەوەیە ئێران نەبی باتەوە نەبڕوخێتنیش مەبدەئی ئەوەیە، بەڵام لەلایەن چینەوە نەخێر. جگە لەوەی کە وتمان مەنزومەی HQ9 بیەکەی وەرگرت بوو لە چین داینابوو، ئێستا ڕادارێکی تری وەرگرتووە YLC8B فۆتۆنی ضەوئیە ڕووناچیە کە من باسیم کرد کۆن بڵێن پێش تقریبان 2 مانگ 3 مانگیشە بێتن ڕادارێکی کمۆمی هەیە کە دروست دەکرێت لە چین و ئەمریکا و نەمساش لە نەمسایانوێ دروستیکەن. ئەو ڕادارە فۆتۆناتی ضەوئیە زمانی شەبەحی نەما، ئیتر توانای ئەوەی هەیە لە دووری 350 کیلۆمەتر F-35 F-22 ببینێتن ئاشی بینێتن. دڵنیابە چونکە ئەمە تاقی کرایەوە لەلایەن چین تایبەتی کە F-35ەکەی کۆریا کەوتە خوارەوە لە دەریا، چین توانی بەمە ببینێتن. واتە چونکە ئەمە بڵین جووت مزدەوەج فۆتۆن تێگرێتن، ینی هەر ئەتوانێ ببینێتن، هیچ مەجالیتیانە. جگەلەوە ئەگەر ببینی لە تەهران پێش 10 ڕۆژ زیاتر 2 هەفتە بێتن لەو نێوانە 1-2 جۆر موشەکی ڕاگرتو بوو. تەمان خۆی سەری تەقینەوەی پێ نییە، بەس تەنها موشەکەکەوە هەر ڕایگرتووە بۆ ئەوەی عەرز عەزەڵات پێشاندا. ئەو جۆرە موشەکانە ئەوە سینیە، هیچ چینە وەریگرتووە. دانەیەکی بەناو نورەوەیە، دانەیە تریش هەیە لەوانە. جگە لەوانە هەنێ موشەکی تری هەیە بڵین کە پێش 4 ڕۆژ لەمەوە پێش لە مەضی قرمز تێیگرت، ناوی لێناوە سەیاد سێ ڤێرتیکەڵ ئامودی هەڵەسێتن ئەم موشەکە بەرگری ئاسمانە، موشەکێکی هایپەرسۆنیکە. ئەمەش تازێ، ئەمەش مەترسیە خاتە سەر فڕۆکەکانی ئەمریکا. ئەوە نییە بڵێ موشەکی حاجی قاسمیش، موشەکی نور و حاجی قاسم هەردووکی لە یەک جۆرە. ئەم دوانە سەرەکەی تەنونیوێکە 1500 کیلۆیە تەقینەوەکەی، هایپەرسۆنیکە ئەگاتە هەر شوێنێ بتوێ بۆ سورعەتە. مەنزوماتی ڕادار زەحمەتە بیگرێتەوە، هەتا فڕۆکەی ئەواکس ناتوانێت بیبینێتن. هێزی بەرگری ئاسمانیش زەحمەتە کە بیگریتەوە. هەرچەندێ وەکو باسمان کرد ئیسرائیل ینی مەنزوماتی ئارۆ هیتس ئارۆی کە بەکارهێنا ئارۆسێ وتمان ئارۆ 4 بەکاردێنێ، ئەگەر تەواوی کردی بێ کۆتایی پێهات بێت بۆی هەیە گۆڕانکاریە بکاتن. بەڵام ئەم موشەکانە تەکنۆلۆژیایەکی زۆر بەرز و سەیری هەیە ببوورە هەمووشی بە سوتەمەنی ڕقی شەکات. ئەوە نییە شل، جیاوازی ڕق سەریعتر و بەرزترە لە شل. جگەلەوە چین ئەگەر ملاحەزەی بکەی لەم دوومانگەی ئاخیرا سوتەمەنی ڕقی زۆردا بە ئێران، هەتاکو ئەمریکا باخیرەیەکی گرتی ئێران کە سوتەمەنی ڕقی تیا بوو. بەڵام ئەو کەمیەتەی هەیە بەکاریبێنی سوتەمەنی ڕق بە ئاسانی ئەتوانی بەکاریبێنی، سوتەمەنی شل پێویستی بکاتە لە ژێرزەمیە بێ تاکو پڕیکەیتەوە 3 سەعات تەوێ هەتا کۆی خیتە بانمانە سەوت تێگری، بەڵام ڕقەکە ناهێوێت 13 دقەتەوێ بۆی تێی بگریت. ئەو ڕق بەکارێن، ئەو ڕق بەکاربێنێ. زۆر باشە. ڕۆژنامەی فاینانشنال تایمز دەڵێت بەنهێنی ئێران بایی 500 ملیۆن یۆرۆ موشکێکی لە رووسیا کڕیوە کە لەسەر شان دەتەقێنرێت و تا ڕادەیەک موشکێکی پێشکەوتویشە. ئەمە تا چەند ڕاستە؟ بەڵێ ڕاستە، ئەی کڕێتن پێویستی بەوە هەیە بەکاری بێنێتن. تەمانە موشەکانی بانشان لە تەقێتن جۆری زۆرە، ینی ئەمریکا و رووسیا پێش وڵاتان ئەمریکا ستینگەری هەبوو لە شەڕی ئەفغانستانە دژی رووسیا گەر سەیری بکەی زەرەرێکی زۆری گەیان بە هێزی ئاسمانی رووسیا و رووسیاش لە هەمان کاتە سترێلای هەیە کە پێی وترا هەنێکی سام حەوت سترێلا لەمان شانەوە تەقێ. ئەم موشەکانە لە نێوان 3 کیلۆمەترەوە بە حەسەبی مۆدێلەکەی لە نێوان 3 کیلۆمەترەوە تاکو 7 کیلۆمەتر لێ ئەداتن. منزومات هەیە مەسەڵەن لەبان مدەڕعا دانرێ و هامان کاتە ئەتوانی لەمان شانیش بەکاری بێنی کە سیستەمەکەی بۆ دانیت لە جۆری بوک یان بانسەر بەکاری بێنیتن. بەڵام ئەمانە بەکەڵک فڕۆکە نایە، ینی بتوێت تۆ F-15 و 16 بخەیتە خوارەوە نانەخێر، ئەمانە ناتوانی.
ئەمانە بەقەڵک مسەیارات دێ بەقەڵک ئەو فڕۆکانە دێتن کە نەوی ئەفرن نزم ئێستا بۆ نمونە لە ساڵی 1991 ئەفسەرێکی عێراقی بە سترێلا لە باشانیەوە تۆرنادۆیەکی بەریتانی خستە خوارەوە چونکە تۆرنادۆ دایما نەوی نزم ئەفڕی لە هەدەفی ڕاداراتی عێراقی ئەوانەیەدا ئەبە جۆرە خستی خوارەوە وەگەر بگەڕێیتەوە سووریا ینی لە شەڕی سووریا ئاینی ستینگەر و سامیان هەبوو سترێلا زۆر فڕۆکەی سیخۆمیەکیان بەوانە خستە خوارەوە ئەما ئێران کە ئەمانە ئەکڕێ حیساب بکە موسەیارات دەوری نامێنێ لەگەڵ درۆنە بەقەڵکەوانە دێتن تایبەتی ئێرانیش زەربەکەی کە خواردی لێدانەکەی هەمووی بەسایی موسەیاراتەوە بوو لە ناو خۆیەوە خۆی بە سەیریەکی ئەو ڕێکەوتنی کە ئەو ڕۆژنامەیە دەڵێت لەگەڵ رووسیا کردوێتی ئەم جۆرە موشەکە کە لەسەر شان دەتەقێنرێت 2027 بۆ 2029 دەگاتە دەستی ڕێکەوتنەکە بۆ شازە کراوە ئێمە بە کەڵکی چی دێ و ێستا خەتەری لەسەرە هەروەکو بە جەنابتم وتیانی ئەو هەیەتی ئێستا نەوەک نیەتی بۆ وەریشی گرتووە بەڵام بەو کەمیەتە نییە بەڵام تۆ ئێران رووس چینوانە معادلەیان لەسەر ئێران چییە؟ ئێران وڵاتێکی جوغرافی و تۆبۆغرافیەکەی زۆر سەختە تۆ بتەوێت لە ناوی بدەیت دوایەوە نیزامی ئێرانی نیزامێکی زۆر معقەدە تاکو بڵێ نیزامێکی زۆر معقەدە نیزامێکی ئایدۆلۆژی سەیرە تۆ بتەوێت بە ئاسانی لە ناوی بدەیت ئەوها بە ئاسانی لە ناو نادرێتن ئەممان سەیری دوورەکەن ئەم دوو وڵاتە ئێرانیان وەکو دیوارێ بۆ خۆیان داناوە دژی ئەمریکا لەوەتی هەیە ئەمریکا هاوارەکە مەرگ بەر ئەمریکا دژایەتی ئەمریکاکە بەڵام تاکو ئێستا ئێران نەڕوخە بشتێ بەم هێزەی کە هاتووە ئێستاکە بیر و خێنێ شتەکە زۆر سەیرە من پێ دەڵێم ئەمریکا کە لە ئێران بداتن بڕوا ناکەم یەکەم هەنگاوی بە فڕۆکە لی بداتم بە موشەکلی ئێدات چونکە هێزی بەرگری ئاسمانی هەیە ڕاداراتی هەیە موشکی هاڕم بەکاردێنێتن ئەمە لە فڕۆکە هەڵیەگرێتن تەبان بەڵام پێشەوە بە تۆما هۆک و کروز وانە لێدا ئەمانی کە پێڵەن موشەکە زیرەکەکان جەوال بەوانە لێداتن طبعا ئەم هەموو هێزە هاتووە تو حیساب کەسی حامیلی تایرات و ئەمە خۆ بە تەنیاش نییە تۆ مودەمیرە و تەڕاد و فرقاتەوەوانەت لەگەڵایە ئەمانەش هەمووی موشک تێگرێتن ینی وای لێکا کە ڕای بگرێ هێزی بەرگری ئاسمانەکان اینجا ئەمریکا ئامادە نیە یەک فڕۆکەی بکەوێتە خوارەوە لە ناو ئێرانە نەخێر هەموو حیساباتێکەکە نابێ یەک فڕۆکەم بکەوێت لە ناو ئێرانە ئێرانیش هەموو توانە ئەوانەی ئەبێ بیان خاتە خوارەوە باشە جگە لە پێشاندانی ئەم توانە سەربازیانە لەلایەن هەردوولاوە جۆرێک لە فشارخستنە سەر یەکتریش هەر بەردەوام تا لەلایەن ئەمریکاوە بۆ ئێران بۆ نمونە ستیڤ بیتکۆف دوێنەری ئەمریکا بۆ خۆرەڵاتی ناوەڕاست دەڵێت ئێران یەک هەفتەی ماوە کە ئەتۆمی دروست بکات کە ئەمەش خەتەرە ئەو دەڵێت ئەمە فشارخستنە سەرە یان نەخێر وایە ئێران بە هەفتەیە دەگاتە بۆمبی ئەتۆمی نەخێر فشار لەسەرە تۆ ئەگەر سەیری وێنەی مانگی دەستکردەکان بکەی ئێران چی شوێنی مەفاعلی هەمووی بەخۆڵ داپۆشیوە ئەگەر سەیری وێنەکان بکەی هەمووی داپۆشیتەوە کۆتایی پێاتێماتامی ئیشی تیانە ئەی پارێزیێتن ئەگەر ئێران دروستی کردبێ لەوە پێش دروستی کردووە بەڵام لەم کاتەیە ئەمە فشارە ئێران دروستی ناتوانێت ئێستا دروستی کا لەم کاتێک کە ئەو بەرە شەڕەوە ئەڕواتن دوایەوە 400 کیلۆکەی یۆرانیۆمەکەی کوا لە کوێیە بەچی ئەی خاتن بەچی دروستیە کاتن یەکسەر دەرەکەوێتن ئۆتۆمی ئاسان نییە دروستکردنی یەکسەر دەرەکەوێتن ئەمە تەنها قسەیە چتی وان نییە نابێتن زۆر باشە کاکێ سەلاباسی ئەمریکا و ئێران هەمن لێرا کۆتایی پێێنم دەچینە سەر ئۆکرانیا و رووسیا لەوێش قۆناغکە گۆڕاوە شەڕی درۆن بە تەواوەتی تر فراوان بووە درۆنە کۆنەکانش کاریگەری و تویان نەماوە درۆنی نوێ هاتوۆتە ئاراوە ینی درۆنی جۆرا و جۆر حەزەکەم لە ستۆدیۆکەی ترمان و لەسەر شاشە بە ڤیدیۆ ئەومان بۆشی بکەیتەوە کە ئەم درۆنانە چین ئێستا تەلانەی پێوەی ئەوانە فەرموو بە فەرموو کاک سەلام وتمان باسی شەڕی ئۆکرانیا و رووسیا دەکەین بە تایبەت لە ڕووی درۆنەوە کە ئێستا شەڕی درۆنیش گۆڕانکاری درۆنەکانش گۆڕانکاریان بەسەر هاتووە ینی درۆنە کۆنەکان ئێستا کەمتر بەرگە دەگرن بەوەی هێرشی ئەلکترۆنی و تەشویش خستنە سەریان دەخرێنە خوارەوە بۆی ڕێگەچارەی تر دۆزراوەتەوە ئەم هێرشە ئەلکترۆنی و تەشویشیانە چۆن نەخرێتە سەرم درۆنانە
تۆ ئەگەر سەری ئەوە بکەیت تۆ سیستەمێکت هەیە مەسەڵەن کە درۆنەکە تێگریتن بۆ شوێنێک بڵێن شەپۆڵێکی هەیە هەرە چیتە داخلی فرنکستێکەیە بیتن و ئەتوانی تەشویش بخەیتە سەری و ئەو کەسەی کە درۆنەکە بەکاردێنێتن ئایا ئەگەر شاشە بێ لە بەردەمیان ئەو کڵاوی بیکاتە سەری خیناکەی دەمشاوی یەکسەر بۆی ڕەشەکە و تێکێدات و نازانێت درۆنەکە لە کوێ و بەرەو چوو ئەڕوا و لە چوو ئەکوێتە خوارەوە واتە تۆ تەشویشت خستە سەری و زەرت پێی گەیاند و نەیتوانی ئامانجی خۆی جێبەجێ بکاتن. ئەمە ئۆکرانەکانن شەکەنە سەر درۆنی رووسی سەر ئەیخەنە سەر درۆنی رووسی بە ئەو جیهازەی کە پێیانە دەیکەنە سەری و بۆ ئەوەی درۆنەکە تێک بدەن و لە کۆنتترۆلی ئەو کەسەی کە ئینێرێتن دەربچێت هەرچانە خۆی کۆن مەسەلا ئەگەر بڵین منزوماتی کۆن هەبووەمە لە موشەکە ئەوەڵی بەکارهات کە بڵین منزومەیەکی کۆنی رووسی هەبوو شتوارە کاری لە موشکی دیژە تانکە کرد و تەشویشە کردە سەری ئەو سیستەمە عینی لە درۆنە ئێستا هێناوێنێتەوە بۆ شێوازە بەکاری دێنێ هەردوو لە بۆ خۆ ڕزگارکردن لەم تەشویش خستنە سەرە ئێستا یعنی بە شێوازێکی پێشکەوتوتر درۆن دروست دەکەن وایری پێوەیە لە بریەوەی وایرلێس بێ ینی ئەم وایرە ئەمە چۆن ئەم تەکنۆلۆژیایە وایر بە درێژایی چەندی کیلۆمەتر بە دوای ئەم درۆنەوەیە چۆن نابڕێ حەزەکەم باسیەوە بکەیت خۆی فایبەرە ئەوە فایبەر کلاس ئەمانە تامان وایرەکان بەکاردێنن وایرێکی زۆر بەهێز و بەخوەتە و زۆر سووکی شەوەزنی و ناش پسێتن بتێبی پشڕێنیتن بەکاردێتن جووەری هەیە تاکو 120 کیلۆمەتری هەیە بەکاری دێنیتن بە درۆنەکەی بەسیتەوە و کاتی کە تەشوی شەکرێتە سەری ئەتوانی کۆنتترۆلی بکەی بە ئەم تەلانە دەستکایی ناکەی هەر بڵین وەکو موشکی تاو مەسەلە نەویش تەلی پێوەیە ئەی جوولێنیتەوە کۆنتترۆلکردن لای ئەو کەسامێنێتن بە کاری دێنێتن لەبەرەوە ئەم جۆرانە ئیتر دەرەچێت لە تەشویشە مەترسی لە سەری نامێنێتن کە بیخەنە خوارەوە یان هەدەفی خۆی نەدۆزیێتەوە ئەمانە بەکاردێنن ئێستاکە تەبان تکنۆلۆژیا ڕۆژ بە ڕۆژە گۆڕێت شتی تازە دێتە مەیدانەوە. باش وڵا خۆ سەیرە ئەم وایرە بە دوایم درۆنانە ئەبچڕێنە ئەوە بەڵام ڕێگە چاری تریان بدۆزێتەوە بەڵام ئەمەوێت لەسەر یەکشت قسە بکەم ئێستا ئۆکرانیا ئەوەی کە دیارە ڕۆژانە 600 دانە لەم درۆنانە هەڵدەدات بەرەو ڕووی رووسیا تێچووی دانەیەکیشی بە $500 حساب کراوە بەڵام هێشتا وڵاتانی ئەوروپا کە هاوکاری ئۆکرانیا دەکەن ناڕازین لەم سعرە دەڵێن دەبێت سعرەکە ینی دابەزێنین دروستکردنەکەی ئەمە ناکرێت بۆ کوشتنی جوندیەک یان تەقاندنەوەی ئۆتۆمبیلێک تۆ ڕۆژانە بەم مەبلەغە پارە زۆرە تۆ سەرفیاتت هەبێت ئەمە چۆنە ینی تۆ $500 بۆ سەربازێ ناتوانانی بەکاربێنیتن ڕاستە زۆرە $500 کە بەکاردێنی بۆ سەربازێک زۆرە چونکە ئەو سەربازانە زۆریان سەربازی بڵین نیزامی نین تۆ زۆری مرتەزەقەت هەیە هاتووە بۆ پارە مەسەرم بۆ شتێ شەڕەکاتن لێرانە درۆنێ بەکاربێنی بای $500 بێتن سەربازێ بکوژیت نەخێر واتە خەرجیەکە زیاتر لەوەی کە تۆ قازاجتە بێ لە شەڕەکەیە لەبەر ئەوەیە بەکاری بێنی دژی سیارێک 3-4 سەربازی تیاابێتن ینی $500 بستێنی بۆ نمونە بۆ سیارەیە بایی $10,000 بێتن یاواتە لە جیاتی سەربازیە 3 سەرباز 4 سەرباز لە ناو سیارەیەکن لیان بدەی لەبەر ئەوە ئەوروپا ئامادە نییە $500 سەرف بکە تەنها بۆ سەربازێ ئەبێ خەرجەکانی کەمتر بێتن و دای بگرن ئەو نرخانی لەبەرەوە ئەوروپا ڕازی نییە ینی درۆنێبایی $500 بێت و سەربازێکی پێ بکوژیتن ئێستا وەک لەو ڤیددیویا دەرەکەوێ ینی بەدایان هزار لەو تەلەباریکە دەبینرێت لە زەوی کەوتووە بەڵێ هەمووی درۆنەکانە هەمووی درۆنەکان ئەمێنێ تەلەکەمێنێ کەوێتە زەوی دوایەوەی درۆنەکە تەقێتەوە دەرەکەوێتن باشە ئەم درۆنانە ینی بۆمبەکە چۆن هەڵدەگرنەوە چۆن دەیخەنە خوارەوە ڕەنگە هەندێک جار مەسەلەن پرسیارەوەت لا دروست بێت ئەو فایبەرەکە بەدەستی و کەسەوەیە بڵێ ئەمە کێشی بۆ درۆنەکە قورسەکات نەخێر بەو جۆرە نییە وەزنی قورسی زۆر سووکە لە فایبەر کلاس دروستکراوە درۆنەکانی هەمووی دەستکاری کراوە ینی بۆ ئەوەی بتوانێت ئەمانە هەڵبگرێتن و ئەو جۆرە بۆمبانە هەبوو پێشە لە بیدایی شەڕەکە بڵێن ساڵی دووەمی و ئەوانەی هەتاکو سێمیشی تۆ بۆمبیان پێوە بوو چەند بۆمبێک و فرێدایە خوارەوە بەس ئەوە هەدەفی تەواوی ناهێنا ینی هەوا کاری لە بۆمبەکە کرد کە ئەچووە خوارەوە بڵاوە بوو ئێستا بە زۆری بڵین ئەنتیحاریەکان بەکاردێنن درۆنە خۆکوژیەکان ئەوانە کە خۆی پیاچێشێ بۆمبێکی پێوە بەستنەوە لەگەڵ لێدانا تەقێتەوە هەتاکو دژی تانکیش ئەتوانن سەری گولەی RPG پێوە بەستن بەکاری بێنن
حەڵ یەگرێتن بەڵێ هەر سەبارەت بە درۆنانی ئۆکرانیا لە تاسری لێدوانی ڤلادیمیر پۆتین دەڵێت ئۆکرانیا نام درۆنانەی هەیە و نە کەسی شارەزاشی هەیە بەکاری بهێنێت ئەمە لەلایەن هێزی تایبەتی بەریتانیاوە پێیان دەدرێت و بەکاریش دەهێنرێت ئەمە تا چەند ڕێی تێچێ هاو شتە ڕاستە تۆ بۆ نمونە ئەم درۆنانە کە دێتە مەیدانەوە جارێ ئۆکران مەشقیان لەسەری نەبینیوە هەر باسی درۆنیش نەکەین باسی بچەکەکانی تر بکە باسی ستۆرم شادۆ بکە باسی های مارز بکە بە مانگی دەستکرد ئیشەکە ئەمانە چێ بە ئەیخاتە ئیش ئۆکرانیا نیەتی ڕاویشکار ئەمریکەکان بەریتانیەکان ئەمەش هەر ئەوانن ئەمانە بەکاردێنن هەلەوە پێشی شوتومانە ڕووس بەرامبەر بە هەموو ئەوروپا شەڕەکە تەنیا ئۆکرانیا نییە ئۆکرانیا بەرگەی 4 ساڵی شەڕی ناگرت بەرامبەر بە ڕووس باشە ئەمە ڕووسیاش حتمما ئەم درۆنە بەکارەیە نیە ئەم درۆنە تەلدارە باڵێ بەکاری دێنێ بەڵام یەک ڤیدۆم هەیە ئەگەر هاوکارانم بخەنە سەری زۆر سەرنجڕاکێشە ئۆکرانیا بۆ ئەوەی کە شەقامەکان بپارێزێت بە تایبەتەوە شەقامانەی کە ئیمدادات دەگەیەنێتە بەرەکانی پێشەوەی شەڕ شەب مشەبەکی داناوە دروست کردووە بۆی درۆنەکە نەیەتە ناو شەقامەکەەوە ئەمە ڕێگریەکە لەو درۆنەوە نیە؟ بەڵێ ڕێگری لێکە چونکە ئەو درۆنە بکەوێتە بە زۆری تۆڕی ماسی بەکاردێنن باشە لە شەقامەکان ئەو ڕێی تابی ئەی هەبێتن مەسەلەن بڵین تۆ فیشەک و تەقەمەنی و خۆراک بگەێنی بەو سەربازانەی کە لە مەیدانی جەنگان ئەم تۆڕانەی بۆ دائەنیتن بۆی ئەو درۆنانی کە هات بەریەکەوێتن خۆی پەروانەیە پلاستیکە ینی بەریەکەوێتن و لێی ژیرە بێتەوە ناتەقێتەوە و ئەتوانی ئەو سیارانە بپارێزی و ئەو کەسانە پارێزی کە خۆراک و فیشەگ و یان سەربازە بەنە مەیدانی پێشەوە بۆ جنگ ینی وەک تۆڕی باسی درۆنەکان دەبنە داوی ئەو وەکو ماسی درۆنەکە چێتە تۆڕەکەەوە هەرچێت وەکو ماسی بەڵام رووسیا حەلێکی بۆش دۆزیوەتەوە درۆنی دراگۆنی بەرەمێناوە کە پێشی وترێت پەرەمێزی وەک پەرەمێزەی سووتێنێ ئەگەڕێ بەسەر بەبان تۆڕەکانە ئەڕوا و ئەیستوێنێ بۆی بتوانێت درۆنی ئینتیحاریەکان توانەی خۆکوژی تەقینەوەکان بچێتە ناوی وەلەو کاتە لە سەلامەگەر سەیریکەی باڵێ ئەوەکەی سەرجادەکان هەمووی ئاگرێدا ئاگری فرێداتە سەری و ئەیستوێنێتن و ڕێئکاتەوە بۆی درۆنە خۆکوژیەکان بچێتە خوارە ئەو کاتە لە عرزان شێتەوە و چاوەڕانەکە تاکو سیارەیە دێتە نیە هەڵەسێتەوە خۆی پیاچێشەوەی تەقێنێتەوە ئەمەی دژی تۆڕەکان کە دروست کردووە لە هەمان کاتە رووسیاش ینی تۆڕەکان بەکاردێنێ هەر ئۆکرانیا نییە هەردووکیان هەمان درۆن بەکارێ هەردوو لە هەمان درۆن بەکاردێنن و لە یەکتری ئەدەن لەبەر ئەوە بەڵام ئەمەی دراگۆنی رووسیەکە بەهێزترە لەوەی ئۆکرانیەکان چکە ئاگری فڕێدا ئاگرێت زۆر فرێ ئەداتن و ئەیستوێنێتن باشە چاوەڕێکرێ شەڕی درۆن لە نێوانم دوو وڵاتەکە ئێستا ئاوای لاتوە چاوی هەموو دنیای لەسرە بگاتە کوێیانی بەیانی دووبیانی ئەم شەڕە بەردەوام بێ ئێمە چی دەبینین بە چاوی خۆمان لە ڕووی ئێمە هەر درۆنە بینین و هەر پێشکەوتووە بێتون و چتی تازە دێتە مەیدانەوە لە درۆنەکانە ئێستاکە لەم زمانە درۆن سەرچیە نەما یانی ئێستا تاکو بۆ تۆپخانە تۆ درۆن بەکاردێنی بۆ ڕەسەد جاران ئەگەر تۆ تۆپخانەت هەبوایە ئەفسەری ڕەسەد دەویست ئەفسەری وەمیف دەویست بڵاچەی ئاگری تۆپی دوژمن یان شۆنەکەی ئێستا ئەوە نەما درۆنێ کاری دوو ئەفسەر و 4-5 سەربازە بینێتن لەبەرەوە درۆن سەرچیە لەم کاتەیەوە تاکو دێتن زیاتر پێشەکەوێتن و تکنۆلۆژیایە زیاتر دێتە مەیدان بەڵام هەر ئاوها بڕواتن ئەم شەڕە زیادە خایەنێتن و چێ بەرگەی ئیکۆنۆمی زیاتر ئەگرێت لە دروستکردنی ئەمانە ئەو سەرکەوتن بەدەستێنێتن لە کۆتاییە زۆر باشە من حەزەکەم بگەڕێنەوە ستۆدیۆی سەعاتی سفر لەوێ درێژە بە قسەکانمان کاک سەلام درۆنەکانمان بینی جەنابەت شەرحت کردیانی ئێستا چەند پێشکەوتووە و چۆن محارەبە یەک دەکەن رووسیا و ئۆکرانیا پرسیارەکە لێرە ئەوەیە ئەمە تاکەی بەم شێوازە یانی ئەمە تێچوویەکی زۆر لە ڕۆژانە 600-700 درۆن بۆ یەکتری بەرز دەکەنەوە تاکەی بەتەمای چین رووسیا و ئۆکراین ئەم شەڕە تاکەی ئاوا بەردەوام دەبێت شەڕی رووسیا و ئۆکرانیا کۆتایی نایەتن ئەگەر ڕێک نەکەون چونکە تۆ ئەوروپا هەتاکو ئۆکرانیا بابێتن واز لەم شەڕە ناهێنێ سەریەوە مەکە مەسەلەن ئەوروپا ئەڵێ ئەم پارەیە زۆرە و ناتوانم نەخێر ئەشیدا ئەگەر زەریبە بخاتە سەر وڵاتی خۆی زیاتر لەسەر هاوڵاتی خۆی هەر بەردەوامە بێتن بۆی ڕووس لەوێ ڕابگرێ و زەعیفی بکاتن لا ڕێکەوتن ببێتن
بە نسبەتی ڕووس وەکو باسمان کردەوە بۆ لە ئێرانە وەکو چین نییە نایەتە پێشەوە بۆ سی خۆی سی پێنجەکانی نادەیتێ ئەوێ موازنەیە بکات لە نێوان ئێران و ئۆکرانیا ئێران ئاوهالی یەکەم بۆت ئۆکرانیان بۆ کۆتایی پێبێنە چونکە نابێتە نەمارە ئەوە بێتن استنزاف بێتن هەتایە لەبەرەوە کۆتایی نایەتن ئەگەر ڕێکوتن نەبێتن لە بنێوانیانە یاوەتا لە دووە ڕۆژە بێتە جەنگی جیهانی سێم و ئیتر هەروەش ماوەتەوە یعنی هاوکارەکانی ئەوروپا بەردەوامی هەیە هەرچەند ڕەنگە ناڕزایەتی دەربڕن بۆ ئۆکرانیا و رووسیا شەر بەردەوامی هێرشەوە پۆتینی شەر هەڕەشاکاتن و لە کۆتایی ینی خۆی تهدیدی ئەهدافی کردووە گەر ئۆتۆمیل لێ بدەم ئەمە بەریتانیا ئەڵمانیا تایبەتی خۆی ئێستا سەرەکی کێشەکە ئەڵمان و بەریتانن ئەو دوانن ببێتە جەنگی ژیانی سێم ئەو دوانە یەکەم شۆن لێ ئەدرن زۆر باشە من چی وام نەماوەگەر جەناب شتێکت مابێ سپاس دەکەم سپاس بۆ کاک قیت سەلامە سەدڕاوەشکاری 964 بە کارباری سەربازی سپاس بۆ بینەریەوەش تاڵقەی داهاتوو بەخواتان دەسپێرم